کرێکاران بەڕاستی لە بارودۆخێکی سەختە ڕاگیراون. کرێکارانی ژینگە پارێز مەزڵومترین بەشن. ئێمە نابێت چاوەڕێی فریاد ڕۆژبی. پێشەنگ دا من وەستا مادی ڕسوڵم سەرنووسەری بڵاوکراوەی دەمی کرێکارم. بڵاوکراوەی دەمی کرێکار یەکەم ژمارەی لە ساڵی 2009 دەرچوو تا ئێستا بەم ژمارەی کە 1-2 ڕۆژی تر بەردەسەکەوێت 29 ژمارەمان لێ دەرکردووە. دەمی کرێکار ئەو ڕۆژنامەیە کە وەک مینبەرێک کرێکاران دەتوانن قسەی خۆیانی تیا بکەن، دەتوانن لەسەر مەعاناتیان لەسەر ئەو نابەرامبەری کە لیانەکرێ قسەی خۆیانی تیا بکەن و سیاسەتی بڵاوکراوەی دەمی کرێکار یەکەمین شت ئەوەیە کە بتوانێت ناڕەزایەتیەکانی کرێکاران کە هەیە لە دەوری یەک کۆیان کاتەوە و بتوانێت ڕێنمایەکی تەواو ڕێنمایەک بە کرێکاران بدا کە لەباری حقوقیەوە ئاشنا بن بە مافەکانیان و جۆرێک لە پرتوبڵاوی هەیە بتوانێت لە ڕێگای ڕۆژنامەی دەمی کرێکارەوە کە وەک وەسیلەیەک وایە بەدەستیانەوە یەکتری تیا بناسن و ئێمەش لە سافی دەمی کرێکار یعنی کەڵکێکی زۆر باشمان لە دەمی کرێکار وەرگرتووە کە توانیمانە ئەم ڕۆژنامەیە بگات بە زۆرترین پرۆژە پیشەسازیەکان بە تایبەتی لە مەنتیقەی سلێمانی هەوڵە دەین لە ئایندێکی نێزیکا بگاتە زۆربەی پرۆژە پیشەسازیەکان لە هەولێر و دوهۆک و هەرچی ناوچەکانی کوردستان هەیە. ئەلبەتە ئەم ڕۆژنامەیە دەمی کرێکار عەکسەکاتەوە بۆ ڕای گشتی و ئەگا بە لایەنە پەیوەندیدارەکانیش و هەتا ئێستا لە زۆرێک لە پرۆژەکانەوە ئیتر خەریکە کرێکاران ئاشنا بن بە ڕۆژنامەکە و تەلەفۆنمان بۆکەن و مەعاناتی خۆیان ئەخەنە ڕوو. ئێمەش حەدی ئیمکان ئەوەی کە لە توانامانە بێ هەوڵە دەین هەم ڕێنمایان بۆ بکەین و هەوڵە دەین هەم لە چوارچێوەی ئەو کارانی کە بۆ خۆمانمان دیاری کردووە پەیوەندیەکانیان بگەێنین بە وەزارەتی کار بە لایەنە پەیوەندیدارەکان و جۆرێک لە کاری لۆجستیان بۆ بکەین. دەمی کرێکار ئیتر بۆ خۆی بڵاوکراوەیەکی کرێکاری تایبەتە بە کرێکاری لەسەر سعاتی کاریان لەسەر حەقدەسەکانیان لەسەر کۆمەڵێک بیمە و لەسەر کۆمەڵێ مخەسەسات کە هەیەە خۆیان قساکەن و ئێمەش ئەم دەمی ناڕزایەتی خۆیان عەکسەکەینەوە. ئێمە هەستەکەین کە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەی کە ئێمە ئەم ڕۆژنامەیە دەرەکەین جۆرێک لە پەیوەندی لە نێوان کرێکارانە دروست کردووە و مەسیجێکی داوە بە کرێکاران کە ئەبێ زۆرتر لە حرەکەت لە بەرامبەر هەموو ئەو نابەرامبەریانی کە لیانەکرێت بکەن. کرێکاران بەڕاستی لە بارودۆخێکی سەختە ڕاگیراون. یەکەمین شت من بابەس لەوانە بکەم کە لەسەر کارن. دەیان هەزار کرێکار ئەمڕۆ لە کوردستان واقعەن هەلی کاریان هەیە و لەسەر کارن و لە پرۆژە پیشەسازیەکان و ناوەندە جیازیەکانی کارەکەن دۆخێکا کارەکەن. ئەگەر باسی حەقدەست بکەم لەگەڵ گرانی بازار و لەگەڵ ئەو مەساریفەی کە لەسەر شانی کرێکارە لەو ڕۆ بەڕاستی کرێکاران زۆر مەزلومن و حەقدەسەکان بەقەدەر ئەوە نییە کە بتوانن ژیانیانی پێبەڕێ بکەن. دۆخی کاریش لە ناو خودی کارگەکانە لە ناو خودی ناوەندەکانی کارە سەختە. لێەوە سەختە کە بۆ نمونە کرێکار هەتا ئێوارەی ئەعتیرازی هەبێ ڕێگەی لێگیراوە ناتوانێت ئەعتیرازکە ناتوانێت دەمی دەرچێت. ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکارانی کوردستان نییە. کرێکار یعنی ئەگەر ئاعتیرازکە لە ناو کارگەیە ئەکرێتە بەر هەڕەشەی دەرکردن. ئێمە نمونەمان زۆرە لە زۆرێک لە کارگەکان لە پرۆژە پیشەسازیەکان ئەمە ڕووی داوە. بۆ نمونە کرێکارانی کارگەی سیمەتۆی تاسوجە بڵێم لە 2015 تا ئێستا بڕەپارەیەکە وەک ئەرباحی ساڵانە و وەریانەگرت تا ئێستا ڕاگیرا لە کارگەی ئاسن و پۆڵا بە هەمان شێوە دەریانەکەن لەسەر کار هەڕەشەی دەرکردنیان لەسەرە کە بتوانن دیفاع لە خۆیان بکەن ئەکەونە بەر هەڕەشەی دەرکردنەوە لە پاڵادگەکانی نەوت هەر بە تەواوی خامۆشکراون. ئەوەی کەوتم دۆخەکە لێەوە سەختە کە لایانی کەمی کرێ هەتا ئێستا یعنی حکوومەت دەخاڵەتی نەکردووە کە لایانی کەمی کرێ بەقەدەر مەصرفی بازار بێت و کرێکار توانێت دەستی پیان ڕابگا. لایەنێکی تری دۆخی کرێکارانی کوردستان ئەمانەی کە ئامادە بەکارن هەزاران خەڵک ئامادەیە کار بکە شەهادەی پێیە بەڵام هەلی کاری دەست ناکەوێت.
سەیرەکەی ئەم وەزع وای کردووە لە خەڵکی کرێکار پەنا بۆ شتی تر بەرێ مەسەن بۆ نمونە ئەوانەی هەمویان ناڵێن بەس ئەوانەی کە کۆچەکەن بەشێکی هەرە زۆریان ئەوانن کە کاریان دەست ناکەوێت بەڕاستی ناومێت بوون و ئەڕۆن بەدوای ئەوەی کە لە شوێنێک کارێکیان دەستکە بتوانن لایەنی کەم هەم کەسوکارن و هەم خۆشیان بتوانن کە ژیان بکەن لە بەرامبەر ئەم هەموو دۆخە سەختیان لە هەموو شوێنە بە ئەشکاڵی جۆراوجۆر حرەکەتیان کردووە بەڵام هەمووی کورتماوەن یعنی لە شوێنێک کرێکاران لە کارگەیەکی معەن لەسەر خواستێکی معەن دەرگای کارگە داخە نالن ئیتاس پێێتە دەرەوە لە هیچ کارگەیەکی تر پشتگیری لەم حرەکەتە ناکرێت هەتا لە دەریشەوە لە دەرەوەی کارگە خۆ مشکلەی کرێکارە بێ مشکلی هەموو مشتەما بێن بە تایبەتی چینی کرێکارانی ژینگە پارێز مەزڵومترین بەشن بەراوردی معاشەکەیان بکەی بە مەصرفی بازار ئەسڵەن پارەی ڕۆژێک نییە کە خەرجێک معاشی باش بخەرجێکە ئەوان لە مانگێکە 300,000یان پێدەن زۆرێک لە معاملەیان پێواکرێت معاملەکەی ئەوەیە کە کۆمەڵێک کۆمپانیا بە ناوی ئەوەی کە کار لە حکومەت وەرەگرنەوە لەگەڵ شارەوانەکانە کۆنتراکتیان هەیە و بە منافەسە لەسەر یەکتری بە مناقەسە ئەم کارە لە حکومەت وەرەگرنەوە یەشتان خۆیان قازانجێکی خەیاڵیەکەن مەسەن بۆ نمونە بۆ هەر ئەوەی کە من وەکو دیکۆمنت لەبەردەم مابێ یعنی بۆ هەر کرێکارێکە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ شارەوانی گرێبەستەکە لە 500,000 کەمتر نییە بەڵام 300,000 بەدەستی ئەوانەگە هاوکات لەگەڵ ئەمەشا کۆمەڵی یاسا و ڕێسا هەبوو کە تایبەت بە کرێکار بێت هەتا وەزارەتی کاریش یعنی ئەمانە هەمووی جۆرێک هەڵپەسرێداون لەلاەن حکوومەتی هەرێم و هیچ باخێکیان پێ نادێ و هیچ دەسەڵاتێکیان نییە ئەوان ئەڵێن بە پێی یاسا ئەبێ کرێکات بڕوا شکات شکات ئەکا و ئەڵێن ئێمە پشتگیریەکەین بەڵام بەداخەوە ینی وەک پێویست نییە پشتگیریەکەیان بۆ نمونە تا ئێستا نەمان بینی هیچ خاونکار و هیچ خاون پرۆژەیەک لەسەر ئەوەی مافی کرێکاری پێشێل کردویان لەسەرەوەی لەسەر کار دەری کردووە هیچ جۆرە سزایەک بدرێ ئەگەرچی لە یاساکانە کە هەن هەمووی دیاری کراوە هەمووی بە یاسا مافی کرێکار دیاری کراوە بەڵام ئەم یاسایانە ئیشی پێ ناکرێت جێبەجێ ناکرێت وەزارەتی کار لەگەڵیانە چەند جار ئێمە دانیشتنمان کردووە هەموو هەرسوڕانێکی کرێکاری هەمووەکو دەنگی کرێکار من مقابلەی بەڕێوەبەری گشتی وەزارەتی کارم کردووە هۆبەی زەمان و لەگەڵ بەڕێوەبەری کاری سلێمانی دانیشتوم ئەمانە ئەگەر دانیشت لەگەڵیانە هیچ ئیشکالێت نییە لە قسەکانیانە ئەڵێن ئێمە بە پێی یاسا بە زۆر نۆرماڵ قسەکانیان نۆرماڵە بەڵام لەباری واقعیەوە بەڕاستی خۆیان خۆشیان ئەڵێن ئێمە هیچ بودجەیەکمان لەبەردەسانی مەسەن بۆ نمونە بڕۆین چاودێری ناوەندەکانی کار بکەین لەوەی بزانی شوێنکارەکانیان سەلامەتە یان نا لەوەی بزانی کە بیمە کۆمەڵایەتیەکان بیمەکراون زەمانە هەرحاڵ ئەمەیە بڵێم هەم سیستەمی بیمەکان و هەم یاسای کار و هەم لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی شانی خۆیان خاڵی کردوێتەوە کە زەمانێک حکوومەت وەکو تەرەفی سێم دەخاڵەتێ کرد ئەمەش زۆر زەعیف بووە لە کوردستان بۆیە بەو پێ یعنی گڵۆپی سەوز بۆ خاونکار و کۆمپانیاکان هەڵکراوە بە ئارزوی خۆیان تاگلایەنە چۆن کرێکار بخەنە سەرکار کەی دەریکەن ئەوەی تر کرێکار ئەگەوێتە بەر ڕەحمەتی خاونکار و کۆمپانیاکان بۆیە بەو دەلیلە بنەڵێم کە بارودۆخێکی سەخت بەسەر کرێکارانە بەڕاستی فەرز کراوە ئێمە نابێت چاوەڕێی فریاد ڕزبین کەسێ بێکە لەم بارودۆخە نەجاتمان بدا یعنی ئەگەر ئێمە هێزی چینی خۆمان چینی کرێکار نەبینین نێنە مەیدان خەبار نەکەین لە پێناوی باشکردنی هەلومەرجی کارمان لە پێناوی باشکردنی موچەکانمان بەرحاڵ ئەم حرەکەتە جوهدێکی زۆری ئەوێ و ئەم ڕۆژنامەی دەنگی کرێکارە بە بڕوای من ئەگەر ئێمە کرێکاران بەدەستیەوە گرین وەکو وەسیلەیەک یەکتری ببینین و ئەم شکلەی کە لە ڕێکخرابوون هەیە ئەتوانین بە ئاستێکی کەی بگەێنین پەیامی من بۆ کرێکارانی کوردستان ئەوەیە کە ئەبێت ئەم دەورەیە لە خەبات و ناڕەزایەتی بە ئاراستەیەکی کەیا بەرین تۆزێ سەراسەری بکەینەوە ئەوان کاتێ داوای زیادکردنی موچە ئەکەنیان داوای ئەوەکە موچەکەیان دوانەکەوێت ئەم پرت و بڵاوێن نەمێنێ ڕۆژە لە کۆی و ڕۆژە لە چەمچەماڵ و ڕۆژە لە تەچی و ڕۆژە لە دەربەنگی خان و ڕۆژە لە گەرمیان و
سەر هەڵەدەن دێن مانەگرن ئیش ڕائەگرن بۆ ئەوەی موچەوەل بگرن بەڕام لە کۆتاییا سەیرەکەی هەر خۆیانن هیچ کەس نییە یعنی موچەکانن هەر بە دواکەوتوی ئەمێنێتەوە ئەو دەستە و گروپ و خەڵکە هەرسوڕاوی ناو کارگەکان ئەبێت لەم مەرحەلەیە بچینە مەرحەلەیەشی ترەوە هەوڵدەین هەموو ڕێکخراوەکان ڕێکخراوی کارگە هەبن لە دەوری خواستەکانیان ڕێبکەون خۆ تەجروبە هەن لە بەردەسا بەڵام ئەمانە زۆرێک گەشەی پێ بدەین زۆرێک ببێنە پێشتر ئەوەی کە لە کارگەی ئاسن کراوە ئەتوانم بڵێم نمونەیەکی زۆر زۆر باشە کە کرێکاران توانیانە گروپێکیان هەبێ وەکو چۆنەڵێ شکرێک لە ڕێکخرابوونە لە مۆدیلێکی تازەیە لە هەر ناوەندێکی کارە پێش هەر شتێ ئەبێ قسەکەرەکانیان دیار بێ بۆ هەر خواستێکە دێنە مەدان هەوڵدەن ڕای گشتی لێ ئاگادار بکەنەوە بۆ ئەوی بەڕاستی خۆی کرێکاران ئەبێ ڕەهبەری جەماوەر بن ئەگەر کرێکاران نێنە مەدان ئەم وەزعێتە لە کوردستان ناگۆڕێ ئەبێ کرێکاران ڕەهبەری بزوتنەوە جەماوەرەکانیش کرێکاران بن بێنە مەدان ئەوە تا ئێمە سەیری ئێران بکەین بابەجان ئێستا لە ئێران کرێکارانی هەر کارگە و ناوەندەکە دێتە مەدان جەماوەری لەگەڵایە ئەم حاڵەتە لێرە غایبە ئەبێت تەحەولێ بدەین بە بزوتنەوەی کرێکاری و بڕۆینە پێش تا بتوانین تەحەولاتێ لە هەلومەرجی کار و ژیان و گوزەرانمانە دروستکەین